جه برنامه کل کنکشن دنگی امریکا از صالح دمیجر لگل هفکارین خواه به خیر هاتن و دیکم و به سرنوچه آن دست برنامه دیکم. بلندبونا هجمارا کیسین کرونا لامریکا دبه جه خمین برپرسان. ایران هلمتک بکار آنینا ماسکان بریوه دبه. گلک پنابرین ازدین کج شنگال رویابون و دیگرین جهوارین خواه. سروکی امریکا دونالد ترامپ گوت او نهات بو آگادار کرن لدور راپورتکا برپرسین آگاداریه که بحثا خلط کرنا طالبان جعالی روسیا و دکه جبو کشتنا هیزن امریکی. نرخاندنا آگاداری امریکا دوی درباره دا تید دمکی دا که ریوبریا ترامپ دخوازه هیزن امریکی جه افغانستان وکشینو آخافتنان جبو ویکی لگل طالبان دکه. کاندید دموکرات سروکاتی امریکا جو بایدن گوت اگر راست به که ترامپ آگادار بویه لدور و راپورته او ده تکچونه که سروک به ده پاراستنا هیزن امریکی ده. روسیا او راپورتا آگاداری امریکی وکو راپورتا که بیوات بناف کر. هجمارا کیسین کورونای لامریکا هردچه بلند به پشتی کمبونه که دمکی. افجی مترسیه که در دخه پیش به تایبتی پشتی وکرنا هنکاران و کم کرنا پیوان ریگرتنا لپیش کرونایه. بلندبونا هجمارا کیسان بو جه ریاکسیونین جیاواز جعالی یاسدانه رو برپرسین فدرالی و ین ولایتان به. ئامۆژگاری شارەزایان گۆڕانی بەسەردانە هاتووە لە دانانی دەمامک لە شوێنە گشتیەکان و دوورکەوتنەوە لە تێکەڵبوونی کۆمەڵایەتی و هەروەها شوشتنی دەستەکان. ئەو بەشێکە لەو کارداریانەیە کە ئێمە دەتوانین ببین بە بەشێک لە چارەسەر یانیش ببین بە بەشێک لە گرفت. ئەگەر ئێمە ئەو بڵاوبوونەوەیە دانەمرکێنینەوە زوو یان درەنگ تەنانەت ئەوانەشی کە باشن بەرگەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ناگرن. بۆیە پێویستە ئەوە بە گرنگ وەربگرین چونکە هەمومان بەیەکەوە لەنێو دۆخەکە داین و وەتاکە ڕێگا بۆ کۆتایی هێنان بۆ دۆخە بەیەکەوە بوونمانە تا کۆتایی. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە سەدا چواری دانیشتوانی جیهان پێکدێنێت بەڵام یەک لە سەرچواری ڕێژەی توشبوونی هەیە لە نێو زیاتر لە 10 ملیۆن حاڵەتی دەستنیشانکراو بە ڤایرۆسەکە. حاڵەتەکانی توشبوون هەر تەنها لە ویلایەتی ئەرکەنسا بەرزبوویەوە بۆ نزیکەی لە 125 هەفتەیە. فەرمانڕەوای ئەرکەنسا ئایسا هاتسن داوای پشکنی زیاتر دەکات. ئێمە ژمارە پشکنەکانمان لەسەر ئاستی وڵاتدا دوو هێندە زیاد کرد. ئێمە ناچارین جارێکی تر زیادی بکەینەوە. لەوانەیە ئەمە گرنگترین شت بێت کە ئێمە دەتوانین بیکەین. من وەک فەرمانڕەوایی ویلایەتەکەم نیگەرانم. کاتێک ئێمە ژمارە پشکنەکانمان زیاد کردووە بە شێوەیەکی بەرچاو لە ئەرکانسا. لەسەر داوای پشکنینی هەردوو ویلایەتی کالیفۆرنیا و تێکساس کە زۆرترین ڕێژەی دانیشتوان لە خۆ دەگرن چۆن ئەوان دەتوانن فریا بکەون ئامرازەکانی بگەینە دەستمان. هاتسن داوای زیادکردنی جێبەجێکردنی یاسای پاراستنی بەرهەمهێنانی کرد کە دەسەڵاتی باری ناسایی دەداتە سەرۆک دۆناڵد ترامپ بۆ کۆنتڕۆڵکردنی پیشسازی ناوخۆیی وەک ئەوانەی ئامرازەکانی پاراستن بەرهەمدێنن. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پۆڵەسی گوتی فەرمانی بەکارهێنانی دەمامک لە سەرانسەری وڵات دەبوایە زووتر بکرایە شتێکە کە بەڕێوەبەرەتی دۆناڵد ترامپ نەیکردبوو. ناوەندی کۆنتڕۆڵکردن و بەرەنگاربوونەوەی نەخۆشی CDC هەرچەندە بەکارهێنانی دەمامکی ڕاستپار وەک پێویستیەک بەڵام داوا نەکرا چونکە ئەوان نایەنەوێت سەرۆک بڕەنجێنن. دەبێت سەرۆک وەک نمونەیەک بێت. پیاوانی ڕاستەقینە دەبێت دەمامک ببەستن ببن بە نمونەیەک بۆ وڵات و دەمامک ببەستن. ئەوە دەربارەی پاراستنی خودی خۆت نییە، ئەوە بۆ پاراستنی ئەوانی دیکەیە. بە شێوەیەکی گشتی سەرۆک دەمامک لە شوێنە گشتیەکاندا نابەستێت و لە کۆبوونەوەی هەڵمەتەکانی ئەم دوایانەی لە ئۆکلاهۆما ترامپگلەیی لە زیادبوونی پشکینەکان کرد لە بەرزبوونەوەی ژمارەی توشبوان بە شێوەیەکی نەگونجاو لە ئەمریکادا. پشکنینەکان وەک شمشێری دووسەرن. ئێمە لە ئێستادا پشکنینمان بۆ 25 ملیۆن کەس کردووە. ئەو بەشە خراپەکەیە. کاتێک پشکنینەکان زیاد دەبن حاڵەتی توشبوونی زیاتر دەدۆزرێتەوە. بۆیە بە تیمەکەی خۆم گوت تکایە پشکنینەکان کەم بکەنەوە. ژمارەی حاڵەتەکانی گیان لەدەستدان لە سەر ئاسی وڵات زیاترە لە 125,000. هەروە ژمارەی ئەوانەشی لە سەرانسەری جیهانگیانیان لەدەستداوە نزیکەی 9 ملیۆن حاڵەتە. ڕەوشکارێ بەرێ ئەولەکاریان نیشتمانیە کۆشکاسپی جۆن بۆلتن رەخنەین تند لە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ وەکو سەرۆکێکی نەڕێکخستی کردن و گوت ترامپ ئامادەیە ئەولەکاریە ئەمریکی تێک ببەژ بۆ کوجارێکە دن بێ هەلبژارتن. هەرحاڵ کۆشکاسپیژی بۆلتن وەکو کەسێکی دەرەوین و خاین بناو دکە و دەبێژە وی ئاگاهیên هەستار بەڵاوکردنە.
لە میانەی دیمانەیەکی دەنگی ئەمریکا لەگەڵ گریتا ڤان سترن، جۆن بۆڵتن سەرۆک ترامپی بە کەسایەتێکی ترسناک و ناجێگیر ڕەفتار ناوبرد. گوتیشی سەرۆک ترامپ خواستی لە بەردانەواندنی زیان بەخشی هەیە بەرامبەر نایارەکانی ئەمریکا لە پێناو تەوکردنی پێگەی سیاسی خۆی. سەرۆک ترامپ بەردەوامی نەرمە لە بەرامبەر دەستکەوتدا بۆ ئەوەی لەگەڵ ئایەتوڵاکاندا دابنیشێت، هەروەک چۆن ویستی لەگەڵ کیم جۆنگ ئون دابنیشێت. جۆن بۆڵتن ئەوەی بۆ هەژدەمان ڕاوێژکاری نیشتیمانی ترامپ بوو لەلایەن زۆرێک لە کەسانی سیاسەتی دەرەکی بە کەسێکی ئەوپەری توندڕە و تێی دەڕواندێت لەمەڕ بەرگریکردنی بێ سازشکردنی بۆ ئابووری و فشاری لەشکری بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی سەر ئاسایشی نیشتیمانی. جۆن بۆڵتن بە زۆری هەڵە بووە بە درێژای مێژووی کارەکەی. ئێمە ئەوانە بەڕژەمی توندڕە و نابینین، ئەوانەی کە بە زۆرەم لێ گۆشەگیر کراون. جۆن بۆڵتن لە مانگی نۆدا کۆشتی سپی بەجێهێشت دوای ئەوەی دژایەتی بڕیارەکانی سەرۆک ترامپی کرد بۆ کۆبوونەوەی لەگەڵ کیم جۆنگ ئون ڕابەری کۆرەی باکوور، هەروەها بۆ گەیشتن بە سەودایەکی ئاشتی لەگەڵ تالیبانی ئەفغانی. هەروەها دوای ئەوەشی سەرۆک ترامپ لێدانێکی سەربازی هەڵوەشاندەوە دژ بە ئێران بۆ تۆڵەسەندنەوەی خستنە خوارەوەی فڕۆکێکی بێفڕۆکەوانی دیدەوانی ئەمریکایی لەلایەن ئێرانەوە. جۆن بۆڵتن دواتر پشتیوانی لە فرمانی سەرۆک ترامپ کرد بۆ ئەو هێرشە ئاسمانی تێیدا جەنەڕاڵێکی باڵای ئێرانی کوژرا. لە یادداشتە مشتومڕاوێنەوەکەیدا بە ناوی ژوورەکەی تێیدا ڕوویدا جۆن بۆڵتن سەرۆک ترامپ تۆمەتبار دەکات بە سازشکردنی لەسەر ئاسایشی نیشتیمانی لە پێناو دەستکەوتی سیاسی. بۆڵتن گوتی سەرۆک ترامپ ڕاشکاوانە داوای لە سەرۆکی چین کرد بۆ ئەوەی بەرهەمی کشتتوکاڵی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بکرێت لە پێناو ئەوەی سەرۆکی چین یارمەتی ترامپ بدات بۆ هەڵبژاردنەوەی ترامپ بە سەرۆک. بۆڵتن گوتی سەرۆک ترامپ پلانەکانی سەرۆکی چینی پەسەند کرد بۆ بنیادنانی کەمپی بەندکردن بۆ پتر لە 1 ملیۆن لە موسڵمانانی یۆگۆر. سەبارەت بە تۆمەتەکان لە کرۆکی دادگایی بۆ لادانی سەرۆک ترامپ لە سەرەتای ئەم ساڵدا بۆڵتن بە دەنگی ئەمریکای گوت سەرۆک ترامپ بە نابەجێیانە یارمەتی سەربازی بۆ ئۆکرانیا ڕاگرت بۆ ئەوەی فشاریان لێ بکات بۆ ناوزڕاندنی نێرانی سیاسی لە دیموکراتەکان. سەنگەکانی سەرۆک لە سەر ئۆکرانیا بە تەواوی بە مەبەستی زیانگەیاندن بە نێرە سیاسیەکانی بوو. هیچ پەیوەندیەکی بە مەسەلەی گەندەڵیەوە نەبوو. بۆڵتن داکۆچی کرد لەوەی کە گەواهیدانی لە میانەی تۆمەتبارکردنەکەی ترامپی ڕەت کردەوە و دەڵێت دادگاییکردنەکەی سەرۆک بووە مشتومڕێکی ئەوپەری حیزبایەتی و دەرەنجامیش ئەنجومەنی سەناتی زۆرینە کۆماری ئەستۆپاکی ترامپی لە تۆمەتەکان ڕاگەیاند. سەرۆک ترامپ کتێبەکەی جۆن بۆڵتنی بە کۆمەڵک درۆ و چیرۆکی هەڵبەستراو ناوبردووە. هاوکات سەرۆک ترامپ جۆن بۆڵتنی ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی بە ئاشکراکردنی زانیاری نهێنی تۆمەتبار دەکات. لە ئێرانێژی وەک گەلک وڵاتین دن هەژمارە کەیسین کۆرۆنای جارێکە دن بلند بوویە و ژێ بۆ ڕێگرتنا لە زیانین مرۆڤی حکوومەتە ئێرانێ دەست بە هەلمەتەکە بەکارانینە ماسکان کردیە و تێدا داخوازێ ژێ وڵاتیان دەکە کوپێگر بن بە پیوانین ڕێگرتنا لە بەلاڤوونا ڤیرۆسێ. لە ئێران لە پایتەختە قەرەباڵغەکەی تەهران هەڵمەتی بەکارهێنانی ماسک بەڕێوە دەبن. ئەو وڵاتەش وەک زۆر وڵاتی تر کۆرۆنا ڤایرۆس زیانی گیانی زۆری پێگەیاندووە. دیمەنی نێوبازاری تەهران ئەوە دەرەخات کە خەڵک بە زۆری ماسک بەکاردێن و بەدەستهێنانی ماسک و پێداویستیەکانیش وا دەرەکەوێت ئاسان بێت. میترۆکانی نێو تەهران شوێنی بەریەکەوتنی زۆرێک لە هاوڵاتیانە. ئاگاداریەکانیش کەم نین بە مەبەستی هەندانی خەڵک بۆ بەکارهێنانی ماسک. نەک تەنها لە ئێران بە بڕوای من لە تەواوی جیهان هەڵمەتی بەکارهێنانی ماسک بەڕێوە دەچێت لەلایەن وەرزشوانان و ناودارانەوە پشتیوانی ئەم هەڵمەتە دەکرێت. وەک هاوڵاتیە کە لە تاران دەژیم لەگەڵ ئەم هەڵمەتەدام و بە پێی تواناش بەشداری تێدا دەکەم. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی لە ئێران تاوەکو ئێستا 222669 کەیسی توشبوونی کۆرۆنا ڤایرۆس هەیە و 10508 کەسیش بە کۆرۆنا ڤایرۆس گیانیان لەدەستداوە. لە ماوەی شەو ڕۆژێکیشدا 2489 کەیسی تازە تۆمار کراوە. پێدەچێت ئەم هەڵمەتە
بۆ هاندانی بەکارهێنانی ماسک تا ڕادەیەک درەنگیش بێت. خەڵک بێزار بووە لەگەڵ کۆرۆنا ڤایرۆسدا ژیان بەسەر بەرێت کە بووەتە نانەوەی نیگەرانیەکی زۆر و هەروەها وای کردووە بەردەوام چاودێری ڕێنمایە تەندروستیەکان بکەین. خەڵک بەوە ڕانەهاتووە لە مەودای درێژخایەندا بیل لە کڕینی ماسک و پێداویستی خۆپارێزی بکاتەوە. ئەو خێزانانەی قوربانی دەستی کۆڤید 19 لە هەموو کەس باشتر تێ ئەگەن کۆرۆنا ڤایرۆس چ داخێکی کردوون. دەیانەوێت ئەم دیمەنە خەمناکە تووشی خێزانی تریژ نەبێت. لەسەر ئاستی سەرۆکی وڵاتەکەش دەیەوێت خەڵک بەتەنگ ئەو هەڵمەتەوە بچن. بۆ ماوەی 16 ڕۆژ بەکارهێنانی ماسک لەلایەن هاوڵاتیانەوە لە شوێنە گشتیەکان دەبێتە ئیجباری ئەگەر بارودۆخەکەش بخوازێت ماوەکە درێژ دەکرێتەوە. جیهان بەو گەورەیەی خۆی لە بەردەم ڤایرۆسێکدا بچووک بووتەوە. نەبوونی هیچ ڤاکسینێکیش لە دژی کۆرۆنا ڤایرۆس بژاردەی دی نییە جگە لە خۆپارێزی. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. Di demekê de ku bendên rêgirtina li belavbûna vîrusa koronayê lê gelek welatan sis dibine, hejmara pêketiyan careke din bilind dibe û helwestê nakok derdikevin pêş. Hin dibêjin pêla duyema vîrusê nîne û hin dibêjin ew gihîştiye. Ji bo ronîkirina vê pirsê û hin pirsên dinên girîdayî vê mijarê ez bi Diktor Azad Badîkî re axivîm. Ew endamê Komîteya Tendurustiya Kongreya Civakên Demokratîkên Kurdistanê ye li Ewropa ku li Hollanda dimîne û wî behsa pêla duyema vîrusa koronayê kir. Birastî pêla duyemîn li gor hîna hin em bêjin tevahiyê cîhanê dest pê kirî em nikarin wî tiştî bêjin lê belê hinek welata dest pê kirî wek em nimûne bêjin İran wek Tirkî ekseriyet Rojhilatê Tirkî alî em bêjin Bakurê Kurdistanê û Başûrê Kurdistanê û em karin bêjin Rojhilatê Kurdistanê ew pêla duyemîn hatiye em ser welatê xwe pêşiyên biaxivin se. Wek em giş zanin li Cizîrê li Amedê pêla duyemîn zirarek mezin da mirovê me. Li belê ji alî çikî de em nizanin çi qese mirovê me jiyana xwe ji dest dayî heta anayîna çi qese mirovê me nexweş ji ber dewletên li wir çîkin em ê bi hiqûqî dest danînin ser wir ti agahiya nadin me agahiyê zelal. Lê belê wek em bêjin Ewropa hîna pêla duyemîn dest pê nekiriye û hinek welata jî hîna pêla yekemîn dest pê kir. Meksîko pêla yekemîn di û qesî yanî hindik nexweşê wan hebû lê belê van rojê dawî dem dinerin nexweşê wan zêde dibe. Çi qesî bêjin Yani niha di pêşbîniya hatina pêla duyem da em dizanin di Şarazad dibêjin ku di sala 1918 da dema di buharê da pêla yekem hat pişta di havînê de ew wê wedemê hinekî rawistiya sist bû piştra di payîzê da pêla duyem hat û di zivistan û buhara sala 1919 da jî pêla sêyem hat. Yani ev pêşbîniya ku niha dibe li gor sînaryoya ku sala 1919 da bûyî dibe lê tiştên tenduristî tiştên em bêjin şarazayiyeke saxlemî heye vê derbarê de ku vê pêşbîniyê tê dikin. Na em li ser em dibêjin em li ser vîrus berê jî tî belkî bernameyên berê jî me qala vîrusa wextê dikir me digot vîrus wextê derbasî mirov dibe û mirov vî ji laşê xwe davê antîqoyê demê Kurd û antîqoyê demdirêj di laşê me re çê dibe. Em ji vê em nizanin yani em ser ev Covid-19 nexweşiya Covid-19 a çê dikir SARS-CoV-2 em nizanin kîjan ê çê dikir yani antîqorê me ê demdirêjin ê demkurtin em wêya nizanin ew yek a dide hîna mirov zêde nexweş henin. Ha ev tê vê manî vîrus hîna ji holê ranebûyî. Yani belkî hinek dewlet da xiste bibin kontrolê xwe lê belê cîhan ne di dewletin sê dewletin. Wek em bêjin Hollanda dibe kontrol kiribe ya jî Almanya dibe kontrol kiribe lê belê cîhan kontrol nekiriye. Ev nexweşî em giş gerek nekin ser yekî dest pê kir. Yani mesela em bêjin hewlên dîtina vaksînekê da diyara ku dîsa hîn dibêjin şaraza ku wê bi mehan bixwe heta ku vaksînek peyda kirin. Di vê de bê de
بحثا هەن دەرمانان دەبێت ji بۆ لاشê mirov ku karibin neveyekê bikin û behsa plazmayên xûnê dibin ku ji nexweşekî berê pêketî û sax bûyî. Ev çi qasî dikare pratikî be li ser erdê heta dîtina vaksînekê? Plazmaya ji mirov stendin û wêya wek derman bixebitîne dibê heta deremetkê em karin tiştan ji dest bigirin. Yani hinek mirova em ê nexweş em sax bikin. Ne însanê em bêjin nexweş neketî em wextê wêya bidin wan qet nema nexweş dikeve. Ew ne dermanik wîsayî. Ev dermanê ana sirf ser SARS-CoV-2 ji bo vîrusa SARS-CoV-2 ser lê kolîn çêdibe. Yani kes nikare bêje sedî set ev ji bo vê nexweşiyê dermanê yekemîne ji ber gerek ew derman heta misal salkê ser em ê bên tişna bên ceribandin û ser mirova bê ceribandin taliyê derbasî gel bikin. Yani em ser gelî ca bixebitînin. Ev jî ji bo wê demdirêjîk lazim e. Berê ez te spas dikim Diktor Azad ji Hollanda mera bê gelek spas bû beşdarbûna te. Spasxweş dem baş. Li cihê giştiyariyê kunemasiyê bajarê Silêmaniya Herêma Kurdistana Iraqê êrişeke ezmaniya dijî endamên pejakê jiyana malbateke ji 4 kesan bo trajîdiyekê guherand. Dayîkê lingê xwe ji desta yên din birîndar bûn û firoşgeha wan bi temamî wêran bû. Pemnêrê me li Silêmaniyê raportek li dor vê bûyerê amade kiriye. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو هێرشێکی ئاسمانی تورکیا بۆ ناوچەیەکی گەشتیاری لە پارێزگای سلێمانی ژیانی خێزانێکی کرد بە تراژیدیا. لە دەمە و ئێوارەی ئەو ڕۆژەدا ئۆتۆمبیلێک کە چەند ئەندامێکی پژاکی تێدا بووە بە جلوبەرگی مەدەنیەوە لە مینیمارکێتێکی ناوچەی گەشتیاری کونەماسی لە سلێمانی دەوەستن بۆ شتکڕین، بەڵام لەو کاتەدا کە مارکێتەکە و ناوچەکەش پڕن لە هاوڵاتی مەدەنی، فڕۆکەکانی تورکیا دایانکەنە ئامانج و لە ئەنجامدا ئەندامێکی پژاک گیان لە دەست دەدات و زیاد لە 7 کەس بریندار دەبن کە زۆرینەیان کەسی مەدەنین. هێلکەم لابوو هێلکەکانی این کردبوو تی بۆم پێچەرەوتم بەسەرچە ئیتر کارتۆنەکە بەدەست ئەوە بوو منیش بە تیپ بۆمە پێچە کەرەت تیپەکەم تیاڵان دووەم کەرەت ویسم تیاڵێن ئەو زانی ناو دوکانەکە بوو بە ئاگر و دووکەڵ و ئیتر سەود بوو ئەتەقیەوە ئیتر نەکەرەتێک بوو نە دوام بوو نەدەو دوکانەکە بووی بەعێنی من و دومناوەکەم و هەڵسەرەکەم بوو کاتێکم زانی دەمێکی بەرز پێیا بوو من کەوت هەناو ئاگر و دۆزەوە ئیتر وتیان نەمزانێت چیە مەسەلە بەڵام وتیان بۆ دومانی تورکیایە بۆ سەر ئێمە. بەدەر لەوەی ئەو مارکێتی کەیوان و پەیمان کە بۆ ماوەی ساڵێکە هەوڵی دروستکردنی دەدەن تا ببێتە سەرچاوی بژێوی ژیانیان وێران بووە، لە ئێستادا هیچ ئەندامێکی خێزانەکەیان نییە کە بە سەختی بریندار نەبوو بێت. لە کاتی ڕوودانی حادیسەکەیە دەست بەجێ قاچێکم لەبێتیان کاتی دەستیشم کاتەواتی سووتان ئەم قاچەشم کە ماوەتەوانێ زۆر شکاوە ئەویش پێویستی بە عەمەلیاتێکی تر لەیە ئینشاڵڵا تۆزێکی تر دکتۆرەکان عەمەلیاتی بۆکەن بە هیوای ئەوەی سەرکەوتوو بێت بەس دوعای خێرم بۆ بکەن ئینشاڵڵا. سپاس. زەرەدێکی زۆرم لێکەوتە ئەنجاوە تا خێزانم لێرە و قاچیان بڕیەوە هەموو دنیا بۆ مکەنم باڵتون نینی ئەوە نیانێگە خێزانم قاچێکی لێرە لێ دەستداوە قاچێکی شکاوە خۆم ناوسکم پڕ بۆ لە پارچە جسم هەر هەمووی پارچەیە لە بنە پێم تاتە بەسەرم بەلانی کەمەوە 15-20 پارچەی تایە کوڕەکەم دەریکاروات تەوەکل عەڵەڵای یامەتە دەستخوا لەبەرەوەی بە حکومی پارچەیەک لە سەریایەتی هیچ دکتۆرە نایێت دەستکاریکە. بە مەبەستی بنکۆڵکردنی ئەم هێرشە ئاسمانیەی تورکیا بۆ سەر ناوچەکە سەردانی کونەماسیمان کرد. بینیمان ئەو مارکێتی کێوان و پەیمان کە پێکرا بوو تەنها چەند مترێک لە کەپرە گەشتیاریەکانەوە دوورن کە لە وەرزی هاویندا هاوڵاتیان پەیتا سەردانی دەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. ئۆپەراسیۆنên leşkeriyên dijî şervanên PKK û pejakê ji aliyê Tirkiye û Îranê ve li herêmên sînorî berdewam in. Endamê Komîta Navendiya Pejakê Ehwan Çiyako li gel hevkarê min Canî Dîlan behsa van êrîşan dike. کاگەهێوانە سەرەتا زۆر خۆشاتن بۆ بەڕنامەی کورکردنکشن ئەمڕۆ لە کاتێکدا ئیران و تورکیا لە ناوەوە خۆیان تووشی تەنگەژن و هەزارها گیر و گرفتیان هەیە و کۆرۆناش بەڕووکی جیهانی گردووە ئەمانە شەڕێکیان لە باشووری کوردستان بەرپا کردووە دژ بە گەلی کورد. ئەو پرسیارە دەکرێت ئایا ڕاستیدا پەکەکە تەنها بەهانەیە یا ئەمە پلانێکی
پلانێکی لە پێشدا داڕێژراوە. سلااو ڕێزم هەیە بۆ ئێوە ببینەرانتان بێگومان گەلی کورد هەموو ئارمانجە بێگومان لە کەسایەتی گریلادا لە کەسایەتی پەکەکەدا پەژێکدا گەلی کورد هەموو بە ئارمانجە لەبەرچی لەبەرێکەوە دەوڵەتە داگیرکەرانە دەیانەوێت جارێکی تر لە سەدەی 21دا داگیرکەری کوردستان نوژەن بکەنەوە و گەریلا تەفگەری ئازادی لەمپەر دەبینن لە بەرابەری ئەو داخوازیانەی خۆیان و لەو چوارچەوەدا هێرشی خۆیان دەست پێ کردووە. ئەم هێرشانە تا چەند ئەوەندە مەترسی بۆ سەر گەلی کورد و پێگەی کورد لە ناوچەکەدا و هەروە هەرێمی کوردستان هەیە تا ئەوەندە بۆ سەر پێکەکە کە تەنها لەوانەیە 10% کەمتر لە هێزەکانی لەو شاخانەدا بن. بێگومان قۆناغێکی زۆر هەستیارە ئەگەر ئێمە تماشا بکەین ئێستا ساڵی 2020 ساڵی 1920 بێنینەوە بەرچاوی خۆمان تا 1925 کوردستان لەو 5 ساڵە 10 ساڵەدا بە پرۆتۆکۆلی داگیر کرا ئێستا 200 ساڵ دەیانەوەی ئەو 5 ساڵە ئەو 10 ساڵە دووپات بکەنەوە ینی 10 ساڵی پێشوەڕووی ئێمە لەحزە بە لەحزەی چرکە بە چرکەی گرنگە و گەلی کورد هەموو ئارمانجە تەنیا مەسەلە پارتیەک نییە تەنیا مەسەلە گریلاژ نییە بێگومان گریلا و ئەو تەفگەرە لە هەمبەر خۆیاندا ئاستەنگ دەبینن دەیانەوەی دەستپێک لە کەسایەتی ئەودا گەلی کورد بخەن و دواتر هەموو گەلی کورد بێگومان ئارمانجە. ئەم دوو وڵاتە زۆرجار نەگەرانی باری ئاساشی خۆیانن و هەر کەسیش دەستگیر دەکرێت هەر بەهۆی باری ئاسایشی و دەستگیر دەکرێت. خەڵک دەڵێن بۆ تورکیا و ئیران مافی خۆیانیە بەرگری لە سنووری خۆیان بکەن. دەستپێک بڵم ئەو سنوورانە سنووری دەستکردن دەستپێک و دوێەوە گەلێک لەوەیە لەو دوو وڵاتەدا و لە 4 وڵاتدا بەتەبێت دوو وڵاتەدا هەموو مافەکانی بن پێ دەکرێت گەلێکە کە مافی خوێندن بە زمانی خۆی پێنادەن مافی خۆ بەڕێوەبردننی پێنادەن مافی چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاری بکە پێنادەن لەبەرەوە نە ئەو سنوورانە مەشروعن نە ئەو دەوڵەتانە دەوڵەتی مەشروعن بەسەر کوردستانەوە دەوڵەتی داگیرکەرن و داگیرکەری شتێک نییە کە مرۆ مەشروعەتی پێبدا هیچ کردەوەیەکی ئەوانە مەشروع نیە لە بەرابەری گەلی کورد هەموو کردەوەکانیان دەکەوێتە چوارچەوەی داگیرکەری چوارچەوەی زوڵمکردن بە گەلێک کە ئەو گەلە دەیەوێت بگا بە مافەکانی خۆی لەبەرەوە هیچ مەشروعەتێک نییە و هیچ پاساوێک ناتوانێت کردەوەی ئەم دەوڵەتانە ڕەوایەتی پێبدا لەو چوارچەوەدا دەبێت ماشێ شتەکە بکەین و ئەمە هەر کەس کە خاوەنی تێگەیشتنێکی قوڵی ئازادی خوازانە بێ خاوەنی وجدان بێ ئەم مافە بەم دەوڵەتانە نادەن ئەوەی کە ماف بۆ دەوڵەتانە دەدەن بێگومان لەو بوارەدا پرسکریکیان هەیە ینی لە بواری تێگەیشتن لە ئازادی و لە مافخوازیدا ئێوازانەوە نزیکە چەندین ساڵان نە پژاک نە کۆدار نە کۆمەڵەکان نە دیموکراتەکان هیچ چالاکیکی لەشکەریکیان یا پێشمەرگانەیان دژی ئەو ڕژێمە نەکردووە چما لەم کاتە ئیران دەستی بەکردووە بە کردار لەشکەرەکانی لەولاوە وەڵامی تورکیا داتەوە. بەڵێ ئێران ڕەوشی زۆر خراپە هەم لە دەرەوە فشاری لەسرە هەم لە ناو خۆدا تووشی گەلی قەیرانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی بووتەوە لەو چوارچەوەدا ئێران دەیەوێت بە قەیران چارەسەر بکە یان دەوێت قەیرانێکی تر بنێتەوە لە لایەکی تریشەوە هەروەکو گوتم ئەو دوو دەوڵەتە ئێران و تورکیا دوو دەوڵەتی داگیرکەری سەرەکەی کوردستانن ئەساسەن سووریا و عێراق ئەوان هیدایەتیان دەکەن لەو چوارچەوەدا مشتەرەکان کار دەکەن ینی کەسێکیان هاوکاری ئەوی تریان ناکە بەڕاستی ینی هەردووانیان بۆ نەتیجە گەیشتون دەبێ گەلی کورد لە سەدەی 21دا نەگا بە مافەکانی داگیری کوردستان جارێکی تر نوێ بێتەوە ئەوەنچیاکۆ ئەندامی مەجلسی پارتی ئازادی ژیانی کوردستان پژاک زۆر سپاس gelek malbatên êzdiyên ku di êrişa Daişê ya sala 2014 de dev ji şegalê berdabûn niha vedigerin cihwarên xwe. Çalakvan dibêjin piraniya wan endamên hêzên ewlekariyê ne ku dijwariyan dibînin di tevlêbûna malbatên xwe de li wan kampan. Bi sedema pîvanên rêgirtina li vîrusa koronayê. Rojnamavan û çalakvanê êzdî Murad Heskanî li gel li hevkarê min Dexîlê Şemo behsa vê mijarê dike. ئەمکارن بژن هاتنا کۆرۆنا و کۆرۆنا ڤایرۆس بۆ کوردستان و مەترسیا وێ ینی دەورەکی باش هەبوو vê biryarê de کە خەڵک biryara xwe bide çûş aliyê mesele bîjin bitirsin ڤایرۆس bigihête kampa û çiş aliyê dîve ew rêka nêvbeyna dihokê Mûsilê hatiye girtin emkarin bijin şingal û nêva mixeymata hatiye girtin gelekê tesîra xwe hebû ji ber ka gelek xelek موظف بوو شنگالێ و عائلەتی وانی پێ دەرێبوون چه ئالیە عسکەری بوو چ موظفی منەظەماتا بووژی
بەس پشتی ئەف لۆکداونە کە چێبووی مەگرین بژین حەدەر تجوالەوە کە چێبووی نەفبەرە محافظاتەواندا وی خەلکی گەلک جی هەیڤان کاری عایەتی خۆ ببینێ خاصەتەن ئێ عەسکەری ئەمکارم بژین 15 ڕۆژ ئیجازاوی هەبوون هەکە خەلاص بۆ خدماوی وەختێ ڤەتگەڕیات هۆکێ ئەدوی بکەبیە حەجەر سەحیدا ئەو کەرەنتین 14 ڕۆژە و جارنا 2 ڕۆژە 3 ڕۆژە سێتەرە مانجی ئەو بۆ سەبەبە کە نۆگەلک خەلک بریار بدا عایلەتی خۆ قۆڕە بە شنگالێ بڕاستی باشە کاکتەڵ ئەو ڤیدیۆ تەشمە ڕەشاندی و ئەو وێنەین وەشمە ڕەشاندین دیارکن کو ژمارە گەلەکن ینی دیارە خەڵکی دیژی چاڤلوان کە سادەکەن بۆ پشتی پرۆسەسێ وسا دەست بگیری خەلکێکی مەتەلەن تەقلید چێبوو یەکی کەلبەر با ڕۆژێکی تەفکیر بکە ئەنۆ بەگەڕیە شنگالێ ئەو قەوەت ژێڕە چێبوو ئەو ژی بەگەڕیش بەردیت گەلک خەلک بەگەڕیایە ڕاستی ئەو تەسویر و ڤیدیۆ ئەو واقع حالە متبینن خەلک بەدگەڕیە وی شکلێکە ڤیدیۆدا وی شکلێ تەسویرادا خەلک بەدگەڕی کۆمەکە باش یعنی مکارم بژن خلالە بێ هەیبێدا یعنی مکارم بژن نزیکە 700 عائیلەی بەگەڕیایە شنگال باشە کی دیکارە ئالیکاری ئەوان بکەم دەزانن لە کەمپان لە هەرێما کوردستانی بەلکو ڕێکخراوین مرۆڤانی ئالیکاریەوان دکن تایبەژی مەسەلا خواردنی شنگالی کیە بگە هاوانش بۆ خواردنی بگەهینەوان یان ئالیکاریین مرۆڤانی ئەو ژی چاوە الڤان مخەیەماتە منەظەماتە مساعدات کردن وسا تەقدیمت کردنش خەلکە شنگالێکی ڕە بەس مشکلە چاوە بوو ئەف خەلک بەگەڕیە بێ پلان بێکە منەظەمات پیش بزانبن خەلکی بەگەڕیە کردە گەلک منەظەما خۆ کار نەکرد بوو خۆ بەرهەم نەکرد بوو استقبالەوان عائیلەتەوان بگرێ و بەس هەنێک منەظەمات لۆکال و هجرە و مهاجرەیژی یعنی شتێژی زانن هەنێک درابوو مساعدات و خەسسکریەژی شەبابێت مەگرۆ شبابی نشتێنە پیشیان مساعدەوان کردن وەختێ بەگەڕنش بتر تەڵال بتر ڤەتگەڕن کوی دەرێ چ دەبەرێ بترایکن هۆ ڤەتگەڕین کێرتێ مەسەلە بیژی خەلکێ مەی قبلەتێ ڕاستە ماڵێدوان هیچ نەت پاقشکرینە منتەقدوان نەت پاقشکرینە بەس خەلکی کەتکاری بژی هەردوون یعنی خەلکی شەمال و قبلەت هەردوو ڤەتگەڕنجی بەس خەلکی قبلەتی وانژی گەلەکزی ڤەتگەڕین شەمالێت بن هەتا ماڵێدوان درست بن و هەتا پاقش بن بەڵێ تەڵال بەری نەها چەند ساڵم دبیسین کو خەلکی دویان ڤەگەڕن ئاستان ژوانڕە چێ دکەم تایبەژی لوێ خاڵە پشکنینە یا دبیژنێ سەحێلان نەها ئەو ئالیکاریە ڤەگەڕێ دکن یان هێشتا ئاستانگان دروست دکن ڕێکا سەحێلا گرتی بوو دهۆی دو بریار هاتەدان کە ڕێک ڤەبێ بڕاستی ڤەگرن خەلک کاربن و ڕەچە ئەڤرۆ ڤێز بێ 6 عائیلە چوو سەیتەرێت کوردات سەحێلا هەموو دەرباسکردن هەتا بڕەخێ مەحمودیەوان دەرباسکردن گیشتنە مەحمودیە ئەسەیتەرێت برام بژن تابعی عراقی الور سەکناندینە یعنی سەحێلا خلاص بووینە السەیتەرێت وێدەرێت سەکناندینە برێز تەڵال مراد هەسکانی چالاکوان و ڕۆژنەمەوانی ئێزدی ji دهۆکی بمەڕە بوو سپاس لە ڤەر کورد کۆنێکشنا ئیرۆ بداوی هات تا جارا بێ هەر شاد